گفتوگۆی ڕووداوەکان گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە بە یارمەتی هاوکارانم لە ڕادیۆی دەنگی گەل بەرنامەیەکی نوێی گفتوگۆی ڕووداوەکانتان پێشکەش دەکەین. بیسەرمان بن. تەوەرەکانی بەرنامەی ئەم هەفتەیەمان پێک هاتووە لەسەر ڕەوشی ڕۆژئاوای کوردستان و دوایین پێشات و گۆڕانکاریەکان لەم هەفتەیە ڕوویداوە. لەگەڵ هاوکارمان بەڕێز سلێمان تەویل گفتوگۆ دەکەین کە بە تەلەفۆن و لە ڕۆژئاوای کوردستان لەگەڵمان دەبێت. دواتر دۆسیەیەکی تایبەت لەسەر بێباکی حکومەت بەرامبەر بە خەڵک و هاوڵاتیان لە سایە حکومڕاتی دەسەڵاتی باشووری کوردستان لە پێنەدانی موچە خزمەتگوزاری ئاو کارە بە دۆسیەیەکی تایبەتمان دەبێت. تەوەرێکی تری بەرنامەکەمان مانگرتی مامەستایان لە نوێم ڕۆژ بەردەوامە لەم بارەیە گفتوگۆ لەگەر بەڕێز دەشاد میرانی دەکەین کە یەکێکە لە مانگرتوانی چەتریشکۆ لە سلێمانیەوە بە تەلەفۆن لەگەڵمان دەبێت. تەوەرێکی تری بەرنامەکەمان لەگەڵ بەرگریکاری مافی مرۆڤ قادر نادر دەبێت زیاتر لەسەر وەزعی ڕۆژئاوای کوردستان باشووری کوردستان بە گشتی و بێ هەڵوێستی لایەنەکان و خەڵک لە بەرامبەر مانگرتنی مامەستایان. دواتر دۆسیەکی تایبەتمان دەبێت لەسەر زیندوکردنەوەی داعش کە لە ئەنقەراوە پیلانی بۆ داڕێژراوە. وەکو لە تەوەری بەرنامە ئاماژەمان پێکرد لە تەوەری یەکەمماندا بەڕێز سلێمان تەویل میوانی بەرنامەمان دەبێتن. بەڕێز سلێمان زۆر سپاس کە میوانی بەرنامەی گفتوگۆی ڕووداوەکانی. سەرچاوە کاک سلێمان ڕاستەخۆ دەگەڕێنەوە لای جەنابەت ئەگەر دوایین ڕەوشی ڕۆژئاوای کوردستان گرنگترین پێشات و گۆڕانکاریەکان لەم هەفتەیە ڕوویداوە یا ئەوەی کە چاوەڕوان دەکەی ڕووبدا بۆ بیسەرانی رادیۆ دەنگی گەل باس بکەی سپاس دەکەین. تمام اسلاوش ورش همه گوداری وره و جه همه شروان آزادی لچیای کردستان و شروان قصدی یل چپر شر لباکر و روجلات سوریه و برخوادانک به هم پا به همبری ایریشین دولتا ترک دکده همان د بلانچویا هفته روجا د گو ایریشین دولتا ترکیه دا گرکر و چته انویل لسر باکر روجلات سوریه و سر با روجاوای کردستانی حتی آنها ایریش بردوامن دوا کلیانا دجی به بلافرین به مروف دولتا ترکیه دا گرکر ایریشی بنداوا تشتینه دکش خو بنداوا تشتینه کتی روجه دولتا ترک و زیدتری دو مها و دخوازه بنداوا تشتینه داگرکر بکید که دخوازه دردوراوی گندواری دردوراوی جی کنترل بکو بتخبن داگرکریا خوده لوی داری برخودانک به هم پاتی کرن حتی آنها ارمانجی دولتا ترک بسر نکتیه دوی هفته ده گل کمپوژی دولتا ترک پیکانین کمپوژیک جیل گندی آش میبو اگردای کوبا نیبو براستی جی شف ده دولتا ترک دوباره ناوی لسرگوندی آشمایده د انجام ویده 12 کس بریندار کتن ناوانده جن و زارو کبول آلیه که دیجی کمکوژیه که باجار سری نهاتا کرن گو ایریشک دولتا ترک لسر باجار سری نه چارشیا باجار سری نه بود د انجام ویده 3 کس شهید کتن هجمار بریندار جی هبون آلیه که دیجی ناوندا باجار کوبانه دجی ایریشک پکات جالیه دولتا ترکیه داگر کر گو بلافرین بیمرو ایریش کرن د انجام د 3 کس 2 کس شهید کتن و دو بریندار جی هبون لالیه کی دجی گو ایریشن دولتا ترکیه داگر کر بردوام لسر بنداوا تشرینه ده روزانه تو باران فعالیت لسر بنداوا تشرینه هی و گندوارن گو بنداوا تشرینه گو شروان قصده لدمینه لاله کی دیجی گو گندوارن امبیجن من بجه گندوارن کوبانی روزانه تو باران کرن جالی دولت ترکیه براستی جی او ایرشانا جی به برسو نابه گو دولت ترک گو کمکوجیاده که گو
يعني قال لك بجواري تو باران دكي لالي كده شرواني قصدي بحمي مجلس خويه لشكري جو برسوابان تو بارانانا دده قال لك چالکین شروانین قصده دوی درباری ده هبو پلانچویا روزانه لسر مالپرین قصده تی بلا کرن گلک چته تی کشتن گلک آلاوین شرعی دولتا ترک تی روخاندن ده جعالی شروانین قصده و گو تابورا ام بیجن شهید هارون یا عزمانی گو درون بروسک بکارتینن گلک چالاکی دجی نقطه و بارگه دولتا ترک و چته نویجی چپر شر لوی دریته کرن براستی جی گلک ام بی ونداهید ناوا رفع چته دولتا ترک ده دوی هفته ده هبوش برگو یعنی دجواری گو او ایریج دکن جی برسف جی دجواره گو برسفا شروانی قصده لسر واکم کجیانا و لسر دزدریجیا دولتا ترک و چته نویجی تکرن براستی جی بیدنگیک جی هایی گلوی داره ایریش لسر باکور و رجلات سوریه لسر امبیجن بناسازیا باکور و رجلات سوریه و روجاوای کردستانی وقت بنداوا تشرینی هم دبیجن بره روژه که جی ایریشک دولتا ترک لسر گنده شیغلر هبو لوی داره استاسیون آوه ارمانج گرتن ستاسیون آوه هاتا خرا کرن حال حاضر زیدتری 200,000 انسان لکوبانی و گندوار کوبانی بی آوه بی کربه جبرگو دولتا ترک یادا گرکر ستاسیون آوه ارمانج گرتن آنا زیدتری 200,000 انسان لکوبانی بی کربه و آوه افجی سوجتی شر گو دولتا ترک پیکتینه لعلی کی دجی گندوارن گو امبیجن بنداوا تشرینه گو لویدری روزانه شر رود ده لی او شرات بسرناکه و شروانی قصده برسف ده و تم پیلان دولتا ترک دشکینه یعنی امکان بیجن دو حیف دمه دولتا ترک هولدانه که پر مزندکی گو گاوه که پیش دورن یعنی هسته که پیش دورن لی حتا انا پلانه و بسر نکتنه جبرگو برخودانک به هم پاته کرن لالی کی دن پشگرتیا شروانی قصده گو تکرن دو خلکن دیره و دیر زوری و رقای و طبقای بری خدا بنداوا تشنی جبو نوبتا خلوی داره بگرن و آف و بنداوا خوب پارزن و پشگرتیا قصده بکن لوما خلک گوش کانتونا جزیره بری خدا بو بنداوا تشنی وگریان بدره دو درنگیا شوه ام بیجن ساعت 7:30 بدما روز آوا گهاشتن باجار قامشلو او کساناجی گوج قامشلو تل حمیز ام بیجن دیرک تربسپیه گرکه لگه وگریان باجار خوشی براستی جی پشگرتی اک پرمزن جالی خلکن باکور و روجلات سوریه جبو گله جبو شروانی قصده هی و افتجی تی وطایا شر گله شورشگری بسالا گو خلطه سرویته پرورده کرن ایرو روز لسر خاکا روجاوای کردستان پراتیکی تیب کار آنین خلکن باکور و روجلات سوریه شرگل شورشگری هم بری ایریشن دولتا ترک کارتینن و براستی جی حتا نازیده تری دمها افشر سرکرتی درباز دبه گل پشگرتیا شروانی خودی که گل پشگرتیا قصدا خودی که دبیجه قصده او رومتانه او مد پارزه جبو کانتونا جزیره جی ایریشن دولتا ترک هینا بردوامه ام بیجن باکور باجار حسه که دو باجار هنه باجار تلتمر و زرگانه او جی بروجانه گندواره تو باران کرن شویدنی هنه گند گریدای باجار تلتمره وکا گند الكيف يا اشوري ودبو يا جنم يا الكيف وجندي الكيف بخو دو شبهات تباران كرين لاليه كي تجي جندي عبوش او جي نابرا باجاري تلتمري وزرقاني ده او جي هات دجواري هات تباران كرين وقال لك زرار مادي جهه مال وملكي خلكي جندي تل الورد او جي هات تباران كرين ونافدا باجاري الزرقاني بدجواری ها تو باران کرن او تو باران جی او ایریشی کو دولت ترک پیتینه به برسف نماد شروانی قصده برسوا او ایریش او داگرکریا ترکیه کر لالیه کی گو گلک زرار گهان بارگه دولت ترکیه دوی دری حتی انا اشکره نبوی گو چقاس و هندای دولت ترک برسف داینا قصده ده هبو لی
هدف راست براست هاته کرن جبرگو دولتا ترک خلکی دک ارمانج گل و درجی قصده به برسف نامینه گوتم لوان برسف آوان ده به تمامی 7 روز امکانم بیجن وک ابدو مهانا در بازبو ایریشن دولتا ترک لسر باکور و روجلات سوریه و روجاوای کردستان بردوامه لعالیه کی دجی شروانین قصده برسف ددن خلکن باکور و روجلات سوریه بحمه پیکاتی خو کرد و عرب و سریان آسوری و همه پیکاتی گلوی داره بهفبش جیان دکن بهفره او جی پیشگرتیا قصده و شروان خودکن او جی لوی داره بری خودتن بانداوا تشرینه و نوبتا خلوی داره دگرن و تجاری ناهیلن دولتا ترک یعنی پلان دولتا ترک بسرکوه بله زۆر سپاس بەڕێز سلێمان تەویل کە لە ڕۆژاوای کوردستانەوە لەگەڵم زۆر سپاس بۆ زانیاریەکان کاتێکی خۆشتان هەبێت سەرچاو ئالۆسا حکومەتێکی بێباک بەرامبەر بە خەڵک و هاوڵاتیانی لە دوای 33 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتی کوردی لە باشووری کوردستان پێنەدانی موچە و خوزبەتگوزاری ئاو و کارەبا و پاراستی خاک و یەکڕێزی لایەنە سیاسیەکان و داواکاری بەردەوامی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و حکومەت هێشتا بێباکە لە ئاست خواست و داواکاریەکانی هاوڵاتیان لەم بارەیەوە دۆسیەکی تایبەتمایە بەیەکەوە گوێگری دەبین دواتر دەچینە لای مانگرتوانی خێمەشکۆ لە سلێمانی. حکوومەتێکی بێباک بەرامبەر خاک و هاوڵاتیان لە دوای 33 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتی کوردی لە باشووری کوردستان پێدانی موچە خزمەتگوزاری ئاو و کارەبا پاراستنی خاک و یەکڕیزی لایەنە سیاسیەکان داواکاری بەردەوامی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و حکوومەتیش بێباکە لە خواست و داواکاری هاوڵاتیان تەنانەت بێباکە لە مانگرتنی مامۆستایان و شەهیدکردنی هاوڵاتیانی مەدەنی هاوڵاتیانی باشووری کوردستان بە ئامانجی بنیادنانی حکوومەت و دەسەڵاتێکی کوردی ڕاپەڕینیان ئەنجامدا و حکوومەتی بەعسیان لە تەواوی باشوور وەدەرن حکوومەتێک کە بەشێکی خواست و خزمەتگوزاریەکانی بۆ هاوڵاتیان دابین دەکرد و دەیپاراستن لە دەستی داگیرکرد بەڵام ئازادی ژیان ناسنامە و خاک و کەلتوری لێ قەدەغەکردن و دەیچەوساندنەوە ئێستا لە دوای 33 ساڵ لە دروستکردنی حکوومەتی کوردی بە خوێنی هەزاران شەهید هێشتا داواکاری هی سەردەمی بنیادنانی حکوومەتە ساواکەی هەرێمە و بۆ بەدەستێنانی مافە سەرەتایەکانی خۆیان ناڕەزایی دەردەبڕن و مان لە خواردن دەگرن کەچی وەک ئەوەی مامۆستایان و فەرمانبەران هاوڵاتی ئەم نیشتیمانە نەبن و لە هەسارەیەکی ترەوە هاتبن حکومەت گوێ بە داواکاریەکانیان نادە لە ڕاستیشدا تۆمەت و قسەی نەشیا و دەخاتە پاڵ هەر کەسێک داوای مافە سەرەتایەکانی خۆی بکات و ڕەخنە لە دەسەڵاتی هەرێم بگرێت بەشێکی ئەوانەی کە ئێستا لە سلێمانی لە ژێر خێمان ئەوانن کە مزاهرە و مانگرتن و جادەگرتنیان بۆ بوو کە ئێمە بچین لە بەغدا بوو چەوەربگرین هەندێک دەموچاوی تێدا ئەوەندە باوەشیان کردو بە کۆمەڵێک سەرکردەی بێزراوی میلیشیا عێراقیەکانە ڕەنگی ئەوانیان گرت و ئەمانە لە نوێنەری مامۆستان نەبوونی عەقڵێکی تەندروست بۆ ئیدارەدان خۆسەپێنی پیرۆزکردنی شەخص و بنەماڵە لۆبیکردن بۆ پاراستن و بازرگانیکردنی کەسانی دەستڕۆیشت و هاوکاریکردنی دوژمن بۆ شەهیدکردنی هاوڵاتیانی مەدەنی و داگیرکردنی خاکی کوردستان دوورکەوتنەوە لە خواست و داواکاری هاوڵاتیان لە هەرێم و شەڕی پۆست لە بەغدا بە هەدەردانی سامان لە شتگەلێکی بێمانەدا هەمووەمانە وایان کردووە هاوڵاتیانی هەرێم لە دۆڵێک و بەرپرسانی هەرێمیش لە دۆڵێکی تر بن هیچ ئینتیمایەک نەمێنێت کە هاوڵاتیان بەرگری لەو دەسەڵات و خاکە بکەن کە بە خوێنی کەسوکاریان بەدەست هاتووە دەسەڵاتدارانیش لەبری هەوڵی ئاشکردنەوەی هاوڵاتیانی خۆیان بدەن هەوڵی ڕازیکردنی دوژمن و داگیرکەران دەدەن نەوت و سامانی ئەم هەرێمەیان ڕادەستی عێراق کرد خاک و گیانی هاوڵاتیانی ئەم هەرێمەشیان ڕادەستی تورکیا وێران دواتریش دەستە چەورەکەی خۆیان بەم و بەودا سڕی و بە ئارەزووی خۆیان لایەنی سیاسی و مامۆستا و فەرمانبەر و هاوڵاتیانیان تۆمەتبار کرد ماوەی 7 ڕۆژە بەشێک لە مامۆستایان و موچەخۆران لە بەردەم نوێنەرایەتی نەتەوەیەگرتوەکان لە سلێمانی مانیان لە خواردن گرتووە و ڕۆژ بە ڕۆژیش تەندروستیان خراپتر دەبێت و هەنگاوەکان لە مەرگیان نزیک دەکاتەوە
هەمووەمانش لە پێناو داواکاری مافەڕەواکانی خۆیان کە پێدانی موچەی مانگانەیە بە موچە خۆران تا بتوانن ژیانێکی ئاسایی بژین و بتوانن بە دەروونێکی ئارامەوە بەردەوامی بە پرۆسەی خوێندن بدەن. بەڵام لە بەرامبەردا حکومەتی کاربڕێکەر دەڵێت نەبای دیوە و نەباران وەکەوەی ئەوانەی مانیان گرتووە هۆکاری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بن، وەکەوەی ئەوان پێشقەرەوەڵی دەوڵەتی داگیرکەری تورک بن بۆ شەیدکردنی هاوڵاتیانی مەدەنی و داگیرکردنی خاک و ڕەوایەتی پێدانی. بەرپرساری حکومەتی کاربڕێکەر نەک هەر بەبای خەیاڵیان نایە، بەڵکو بە جۆرێک بێدەنگیان لێکردووە کە دوور نییە بە تۆمەتی تێکدانی ئاسایشی هەرێم بیان خاتە زیندان و دادگاییان بکە. هەموو ئەمانە پێمان دەڵێت حکومەتێک کە خەمی هاوڵاتیەکانی نەبێت ئامادە دەبێت لە پێناو بازرگانی و دەستخستنی داهات بۆ کەس و بنەماڵە هەر جۆرە بازارگەریەک لەگەڵ عێراق و تورکیا بکەن، بێباک بێت لە مەرگی هاوڵاتیانی، بێخەم بێت لە مانگرتو و ناڕەزایەتی مامۆستایان و فەرمانبەرانی. حکومەتێک تەنها چاوی لە دەستی بەغدا بێت و کەس نەزانێت داهاتی ناوخۆ و بە قاچاق فرۆشتی نەوت بۆ کوێ دەچێت. دەبێت چ پێناسەیەک بۆ وەها حکومەتێک و دەسەڵاتێکی بێخەم و بێباک دروست بێت. هەر لەسەر دۆخی مانگرتنی مامەستایان دەمێنینەوە. مانگرتنی مامەستایان لە نوێم ڕۆژی بەردەوامە ماوەی 9 ڕۆژە بەشێک لە مامەستایان و فەرمانبەرانی ناڕازی بە مەبەستی پێدانی موچەکانیان و چەند داواکاریەکی دیکەیان مانیان لەخوا دنگرتووە. مانگرتنی مامەستایان و فەرمانبەرانی ناڕازی لە بەردەم بارەگای نەتەوەی گرتوەکان لە شاری سلێمانی بە مەبەستی پێدانی داواکاری شایستە داراییەکان و گەڕاندنەوەی پلەبەرزکردنەوە و تەوتینکردنی موچەکەیان لە نوێم ڕۆژ بەردەوامە تا دێ پشتیوانیەکانیان فراوانتر دەبێتن. لەم بارەیەوە گفتوگۆ لەگەڵ بەڕێز قادر نادر دەکەین بەگریکاری مافی مرۆڤ کە بە ڕێگای تەلەفۆنەوە لەگەڵمانە. کا قادر زۆر سپاس کە میوانی بەرنامەی گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆیت. کا قادر وەکو جەنابەت ئاگاداری حکوومەتی باشووری کوردستان یاخود حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاییترین مافی فەرمانبەران و مامەستایانی بێباکە، تەنانەت وتەبێژی حکوومەتیش بە شێوازێکی ناشایستە وەڵامی مانگرتوان دەداتەوە. پێت وایە بێباکی حکوومەتی هەرێم بۆچی دەگەڕێتەوە؟ زۆر سپاس وەڵا ئەو دەسەڵاتە دەمەکە بڕیاریدا و سیفەتی داگیرکەر مامەڵە بکات کە تاڵانی بکات بیر لە ئایندە نەکاتەوە. هەستی نیشتیمانی لە خوار سفرە تاچی کوردی لاگرنگ نییە، ئۆپۆزیسیۆنێکی ڕادیکاڵ و بەهێز نییە. ڕاستە ئۆپۆزیسیۆنێکی زۆر بەفراوان هەیە بەس ناڕێکە و بەشی زۆریشی دژەیەکە. کۆی ئەوانە ئەو ترسە گەورەی نییە کە بگاتە ئەو ئاستەی دەیداتە دادگا سزای دەدات. لە کوردستان یاسا نییە، میلیشیاگەری هەیە، هەموو ئەوانە خڕبیتەوە بۆیە جارێوا مامەڵە دەکات. بەڵام ئەوەمانەیە ئەو نیە ئینسان بێهیواوی ئەو ناڕەزایەتی خەڵک هەیە کە بە شێوازشی زۆر جوانتوانیانە ئەگەر هەموو خەڵکیش نهێنە شەقام بەس ئەوان بستنە ناو هەموو ماڵ و کەناڵێکی ئاسمانی و سوسیال میدیا و خەڵک دەنجی تووڕەی سەرباری ئەو هەموو بێهیواکردنەی خەڵک هێشتا بەرزە خێزەوەرن ئەو دەسەڵاتە. بەڵێ کا قادریانی بە بڕوای تو بۆچی دەبێ هەر ساڵ ئەم چیرۆکێکی ئێستا دەیبینی مانگرتنی مامەستایان فەرمانبەران لە کاتی دەوامی دەستپێکی دەوام دووبارە دەبێتەوە؟ ئایا دەبێ ئەمە تاکەی بەردەوام بێ بە بڕوای ئێوە؟ بۆچی دەبێ حکوومەتێک هیچ ڕێکاریە یان هیچ ڕێگایەک نەگرێتە بەر بۆی هەر ساڵ ئەمە دووبارە نەبێتەوە؟ ئەو دەسەڵاتە بەدەستی 6 مانگ جارێک موچە دەدا تاقی ئەتا دەرشوا ئەوە سروشتی دەبێت. لەبەرەوە گوتم سروشتێکی داژیکاری یعنی ئەوەیە ئەو هاتیە لۆ تاڵان ئەزانێ ئەو موقەتە لەو نیشتیمانەی بۆیە تا پێی بکرێت دزی دەکات، تاڵانی دەکات، ئازاری خەڵک دەدا، زەلیلی خەڵک دەدا. ئەو لە زەلیل بوون چێش دەبێت، ئەو لە زەلیل بوونە تێدەگا، ئەو زەلیلکردنەی خەڵک وای لێ دەکات، درێژە بەدەسەڵاتی دەدا، خەڵگە ترسێنێت. بەڵام نازانێ
هەموو سیستەمە دیکتاتۆرەکان بەدەیان ساڵ کە نوێترینەوە ئەوەی ئەسەد دوای 50 ساڵی ئەخیری خەڵک چۆن لاپەڕی و چ مێژۆکی خێزەوەنیان تۆماک بۆیە تا ئەو دەسەڵاتە بمێنێ ئەو تاوان و تاڵانی و گەندەڵی و نایاسایانە بەردەوام دەن سروشتێکی ینی کەسێتی یان پێش ناسینی ئەو سیستەمە ئەوەیە بەڵێ ڕاستە ینی هەر ساڵ دەبینین خۆپیشاندانەکان ینی بەشێکی دیاریکراوی باشووری کوردستان دەگرێتەوە زۆربەی جار لە سلێمانی دەست پێ دەکە و کەم جارێک دەپەڕێتەوە بۆ شاری هەولێر و دۆک پێت وایە ئەمە بۆچی دەگەڕێتەوە ئایا جیاوازی سروشتی کارکردنی نێوان ئەم دوو دەسەڵاتە لە باشووری کوردستان وای کردووە یاخود هەر بەڕاست خەڵکی هەولێر و دهۆک وەزعی ینی مامەستایان و موچەخۆرە وەزیان ئەوەندە باشە ناتوانن تەحبیر لە داواکاریەکانی خۆیان بکەن ئەگە سیر بکەین ئەوانەی سلێمانیش کە هەموو کات خۆپیشاندانیان کردیا مەسەن نەگەیشتە 10,000 کەس بەنمونە لە 100,000 موچەخۆر هەمووانەی مانیان گرتە 12 کەسن هەرچەندە سروشتی شۆڕش و خەبات وایە هەموو کات هەموو خەڵک نهاتە سەردا لە پێشمەرگایەتی لە گەری لابوون سیرەکەی لە خۆپیشاندانی ئەوروپا هەموو کات ڕێژەیەشی سەهات چەند کەسێک یان 105 دێتە سەجادا بەڵام دەبێدان بەوەشدا بنێن ینی ئەو ئرهابەی پارتی لە بەرامبەر خەڵکی هەولێر و دهۆک کردیتی ئەگەر حاکمیەتی سلێمانیش بە هەمانەتیجەی دەبووە ئەگەر حاکمیەتی یەکێتی لە هەولێر بایە کە ئێمە لەی ژیانە یعنی ئەم بۆ خۆم نۆتیەک تا 96 یەکێتی باڵا دەست بوو ئەگەرچی مەسەن پارتیش نۆتیەک 94 لە هەولێر بوو بەس یەکێتی باڵا دەستتر بوو یەکێتی حزبەکە بە حکمی تراکتۆری تەنزیمی ئەو باگراوندە ڕۆشنبیریان وەکو پارتی ئەوەندە لە دیموکراسیەت ناترسن ئەوەندە ناترسن لە شوێنێک بزان دەگاتە خەتەر لە بنە پارتی بەڵام مەجالێک دەدەن هەناسە دانیشتێدا ئەوە دوو خاڵی هەرە جەوهەریە لە هەموو ئانەش گرنگتر خەڵک هیوای نمایە باوەڕی نمایە یعنی ئیش بە بڕوا دەکرێت بە ئەوەی دەکرێت مەسەلەی ئاعلات لەبەر چاو بێ حزبێک بێ کەسێکی ڕەمز بێ هیچ حزبەک نییە بەڵام ئێمە دەتوانین ئەو ڕخنەیە لەوە بگرین لۆ ئەو حزبانەی لە هەولێر و دهۆکن لۆ ناجوولێن ینی ئەو بارەگایان لە چ هەیە ئەو حزبانە بۆ بەگەن مەسەڵەن چێتی نیشتیمانی لە هەولێر دەگۆ ئەیگۆڕین کەچی نەتوانی دەکەس بنتە سەجادە نقطەکە لە حزبە هەموو کاتیش حزب دەبێ خەڵک بێتە سەجادە خۆ خەڵک خۆڕسکانە نایەتن یعنی لە هەموو ئەو خۆپیشاندانەی کرا ئەگەر سەی کەی نوێنەری حزبەکانی تێدا هەتاوەی ئێستاش بەڵام ئی هەموو حزبەکانی تێدا ئی هەموو باوەڕەکانی تێدایە بۆیە خەڵی گەورە لەوەیە وزای دەن پارتی ئەگەر حاکمیەتی سلێمانیش بە ئەو هەموو خۆپیشاندانە دروست نەدەن و ئەو سیستەمەی دەڤەری سەوس لە هەولێر بایە و بادینیان بایە بە پێچەوانەوە و ئەمن بە خۆم دیتم یعنی 96 بە تاقتەنێ بوو پێش درێژ بوو هەموو ئەوانەوە جێ لێمانەوە نەلەوەی کە یەکێتی پێمان ئەوەی یەکێتی کەمتر وەکو پارتی خەتەرە بەڵێ ینی کاقادر لە قسەکان تا ئاماژەت بەوەدا ئەم بێ هیوایە و نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی کارە یان هەبوونی ئۆپۆزیسیۆن بەمانە ڕاستەقینەکەی ناوەکو ئەوەی ئۆپۆزیسیۆنێکی زۆر لاواز بێتن ینی پێت وایە ئەم بارودۆخە تاکەی وا بەردەوام دەبێ ئایا ئەم خۆپیشاندان و مانگرتنەی مامەستایان پێت وایە ببێت بە بڵێسەیەک بۆ دروستبوونی دووبارە هیوادانەوە بە خەڵک وەڵا خۆی ئێستاگە سەیر بکەین دەبینی ئەو خەڵکانەی چەند ساڵە کۆڵیان دایەوە ڕۆژانە لە ناو مانگرتوان دەیبینی ئەوەی بێتاقەت ببوو دەیبینی قسە دەکا دێتەوە هەموو بە گۆپاڵێکەوە دێتەوە بە یعنی ڕۆحیەتەکی سەوریدایە من دەمێەوە بڵێم قەت پارتیوێکی نەگەن ڕۆحیەت سەوری دەکوژین بە یەک ڕووداوی سیاسی بە 24 کاتژمێر شەحن دەبێتەوە یعنی ئەوە کاتیە ئەو حاڵەتانە ڕاستە ئەوڕۆ خەڵک بەرچاوڕێنێکی گەورەی نییە هیوای بە هیچ حزبێکی نییە بەڵام کاتێ وەکو 1970 ئەمە ئەو زیلەی 1970 کە ژیا ئەزانێ 1991 هەتا بەر لە ڕاپەڕی تارمایەکی ڕەش تابلۆیەکی ڕەشە بەرچاومان بوو دای ئەوە ینی لە ڕاپەڕین بڕوا بکەن یعنی ئەوەی لە ماڵ بوو هاتبووە دەرەوە ینی دوو فەیلق لە هەولێر جیا من ئەو وێنەم دیدە و کاتە قسەی کتاب ماتە بەرچاوی کە ئیرادەی گەل چەند گرنگە
پیرژن بوو ئەوانە هەلیکۆپتەر لی دەدای خەڵک نەدەفشاوە دا سێ مانگ بەرلەوە کەس نەدەوێرە باسی کورد بکە باسی پێشمەرگە بکە باسی زڵدی باس بکە کەچی بە هەلیکۆپتەر لە خەڵک لە ناو هەولێر دەدرێت بۆی ئەوە کاتیە ئەمە ئەوە دەبی ئەوەی یەقین بین بچووکترین ڕووداوی سیاسی ئێستاش دەبینین یانی زۆر جار ئەو مانگتنی ئێستا چ جۆش و خۆشە خستە ناو خەڵک من دڵنیام بە یەک ڕووداو خاصە لەسەر سوسیال میدیا هەیە یعنی زۆر بەسەری تەشەنە دەگاتن ناکاتیە بە زۆر کوشتی استراتیج هیوازە ئەگەنا ڕۆژگارێک دەبینی شەوە کەرەستیم بەیانێک پارتیویچێتی نامینێن ینی ئەوە نیم بڵێن وەڵای ئەوانە شەڕی دەقەی دەکەن و بە ماگ ناڕوخێ نا هێزەشی زۆر بنکۆڵن بەڵێ قادر نادر بەرگریکاری مافی مرۆڤ زۆر سپاس کە بەشداری گفتوگوی ڕووداوەکانی ئەمڕۆمان بووی ئەگەر شتێکی دیاری کراو یا پەیامێکتە بێ بە کورتی و سپاس دەکەین سپاس بۆ ئێوە وەڵا یار ئەوەندەیە ئەو ڕووداوانە هەموو مژدە بەخشن خەڵک نابێت بێ هیوادێ دەسەڵات سوود لە بێ هیوایی دەبینی ئەگەر چەندە هەر ڕووداوە کات پێش ئێمە دەبێ ورەمان بەرز بێت دڵنیا بن ئەو ئەزمێش دەڕوە پارتیویچێتیش دوو هێزی زۆر لاوازن من دەمەوە بڵێم خەڵک زۆر لەو دوو هێز دەسێ بەسەر باشترین نمونە یەک جملە بڵێم کامەی بەرپرسی گەورەی پلەیەکیانە کامەی بەرپرسی ڕەهابیانە دێتە ئەو ئەوروپایە ڕۆحی چووە لە یەک کەس لە یەک هاوڵە ئەوانە هێزی دۆڕاون ئەوانە لە کوردستانیش بە هەمان شێوەن خەڵک ئەبێ ڕۆحیەتی ئیرادەی هەبێ ئەوانە ترسنۆکن و کەس لەگەڵ یان نەماوە بەڵێ زۆر سپاس کاک زۆر سپاس بۆ ئێوەش کا قادر کە میوانی گفتوگۆی ڕووداوەکانی ڕۆژێکی خۆشتان هەبێ تا هاوکارانمان پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ مامۆستا دڵشاد میرانی ئامادە دەکەن دەچینە بڕۆکسل لە بڕۆکسل دادگای هەمیشەی گەل پەیوەست بە تاوانە دژە مرۆڤایەتیەکان لە هۆڵی ماندێلا لە زانکۆی ئازادی بڕۆکسل VUB دەستی بەکارەکان کرد لە ڕۆژئاوای کوردستان کە تیایدا دەیان گەورە لە ڕۆژئاوای کوردستان تایبەتە لەسەر دۆخی ڕۆژئاوای کوردستان لەم دادگایەدا دەیان گەورە دادوەر پارێزەر مافناس ئەکادیمی شارەزای بیانی و کورد هاوکات نوێنەری قوربانیانی شایەت ئاڵانیش بەشدار دەبن دادگایەکە ئەمڕۆ کاتژمێر 9 بەیانی بە کاتی بڕۆکسل دەستی پێکرد بڕیار وایە 2 ڕۆژ بەردەوام بێتن ئەمڕۆ چەند تەوەرێک لە ینی چەند تەوەرێک لە بەشی یەکەمی کۆنفرانس ڕۆژی یەکەمی دادگایەکە هەیە تەوەرێکیان لەسەر ئاوەرەبوونی دانیشتوان و نەتەوەی لە عەفرین کە کاتژمێر 10:45 دەست پێ دەکات تەوەری دووەم کۆمەڵکوژی و بردومانی و ئەشکەنجەدانی هاوڵاتیانی مەدەنی ئاوارە لە تەڵڕەفعات کاتژمێر 11:30 دەست پێ دەکات هەر بە پێی خشتەی دادگایەکە و کاتژمێر 12 ئەشکەنجەدان و ڕفاندن و دەست بەسەرکردن لە عەفرین بەشێک دەبێت لە گفتوگۆکان 12:20 پرسیاری دادوەران بەشێک دەبێتن لە پرسیارەکان و دانیشتنی یەکەم بەم شێوەیە بە پرسیاری دادوەران کۆتایی دێ دانیشتنی دووەم کاتژمێر 1:30 دەست پێ دەکات لێدوانی شایەت عاڵ ئیبراهیم شێخۆ لەسەر دۆخی عەفرین کاتژمێر 11:30 ببورن 1:30 دەست پێ دەکات دواتر کاتژمێر 4:20 بارودۆخی سەرەکانی و گرێسپی و ئاوارەکردنی دانیشتوانی و نەتەوە و بەکارهێنانی چەکی قەدەغەکرا و دەست پێ دەکات بەگشتی کۆنفرانسەکە ئەمڕۆ کاتژمێر 7:50 کۆتایی دێت و بڕیاری ژوایە بەیانی 6 شوبات کاتژمێر 9:30 بەیانی ڕۆژی دووەمی دادگایەکە دەست پێ بکاتن بەڵێ بەڕێزان لەسەر پیلانی زیندوکردنەوەی چەتەکانی داعش لە ئەنقەرە داڕژراوە دەوڵەتی داگیرکەری تورک وەک سپۆنسەری چەتەکانی داعش و تەواوی چەتە و بەکرێگیراوەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست دادەندرێت بە پێی زانیاریەکان لە کۆتایی ساڵی ڕابردوو فەرمانی بە چەتەکانی داعش کردو تا ئامادەکاری بکەن بۆ سەر هێرشەکانی
ناوچەکانی ژێردەسەڵاتی قەسەدە و جارێکی تر بە پشتیوانی ئەردۆغان چەتەکانی داعش زیندوو بکرێتەوە. لەم بارەیەوە هاوکارانمان دۆسیەکیان ئامادە کردووە بە یەکەوە گوێگیری دەبین. پیلانی زیندووکردنەوەی چەتەکانی داعش لە ئەنقەرەوە داڕێژرا. دەوڵەتی داگیرکەری تورک وەک سپۆنسەری چەتەکانی داعش و تەواوی چەتە و بەکرێگیراوەکانی خۆڕەڵاتی ناوەڕاست دادەنرێت. بە پێی زانیاریەکانیش لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو فەرمانی با چەتەکانی داعش کردووە تا ئامادەکاری بکەن بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی قەسەدە و جارێکی تر بە پشتیوانی ئەردۆغان چەتەکانی داعش زیندوو بکاتەوە. بە پێی هەواڵێکی ئاژانسی هەواڵی فرات دەوڵەتی داگیرکەری تورک لە ئەنقەرە کۆبوونەوەیەکی لەگەڵ ئەمیرەکانی داعش ئەنجام داوە کە زۆربەیان عێراقین. لە کۆبوونەوەکەدا بڕیاری هێرشکردنە سەر ڕەقە و دێرە زور و حەسەکە دراوە. دەوڵەتی داگیرکەری تورک بۆ چەواشەکردنی ڕایگشتی و جیهان بەردەوام بانگەشی ئەوە دەکات کە ئامانجی هێرشەکانی لە ناو خاکی سووریا بۆ لەناوبردنی داعش و گروپە تیرۆریستیەکانە کە مەبەستی ڕاستەوخۆی لەناوبردنی دەستکەوتەکانی کوردان و ئیدارەی خۆبەڕێوەبەریە. بەڵام لە ڕاستیدا ئەردۆغان و دەوڵەتی داگیرکەری تورک وەک پشتیوانی سەرەکی داعش دەناسرێت و بەدەیان جار بە بەڵگەوە سەلمێنراوە. هێشتا هەوڵ دەدات پیلانەکانی دژ با کوردان و گەلانی ناوچەکە لە ڕێگەی داعشەوە جێبەجێ بکات. لەو چوارچێوەیەشدا هاوکاری و پشتیوانی دارایی چەتەکانی داعش دەکات، ڕاهێنانیان پێدەکات و چەکداریان دەکات و لە چوارچێوەی بەرژەوەندەکانی خۆیدا بەکاریان دەێنێت. بە پێی هەواڵێکی ئاژانسی هەواڵی فرات لە 23/12/2024 لە ئەنقەرە کۆبوونەوەیەکی چەتەکانی داعش ئەنجام درراوە لە ماڵی بەرپرسێکی داعش بە ناوی عەلی سەرحان سلێمان ئەلمشکۆ، بەرپرسی ئەنجومەنی سەربازی داعش لە تورکیا سەباح محەممەد عەلی ئەلحەمۆ کە تێیدا زۆربەی چەتە بەشداربووەکان خەڵکی تەلعفەرن و لە نێویاندا ئەمیری داعش لە مووسڵ و ئەنبار و سەلاحەدینیش هەبوون. هەر بەپێی زانیاریەکانی ئاژانسەکە زانیاری سەبارەت بە نازنامەی چەتە بەشداربووەکانی کۆبوونەوەکە دراوە کە تێیدا هەر یەک لە ئەمیر و بەرپرسی داعش لە ئەنقەرە تەڵعەد یونس محەممەد ئەلشەرۆ، عەبدولحەکیم شێخۆ عەبدولعەزیز ئەلشێخۆ، عیماد خالید وەلید ئەلعیزەدۆ ئەلڕاوی، عەبدولغەنی حەسەن محەممەد ئەلسیلۆ، ڕائید ئیسماعیل عەباس ئەلناسر ئەلهەیالی بەشدار بوون. ئەم داعشیانە زۆربەیان خەڵکی تەلعفەری مووسڵن. بەپێی هەمان سەرچاوە ئامانج لەم کۆبوونەوەیە هێرشکردنە سەر ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی قەسەدە و ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژڵاتی سووریا بووە. لە کۆبوونەوەکەدا فەرمان بە چەتەکان کراوە بۆ چوونە ناو بیابانی سووریا کە مەبەست لە بیابانی سووریاش ڕەقە، دێرە زور و حەسەکەیە. لەم کۆبوونەوەیدا باز لەوە کراوە کە پێویستە لەم ناوچانە دژی هێزەکانی قەسەدە چالاکی بکەن بۆ دەست بە سەرداگرتنی هەموو بیرەنەوتەکانی ناوچەکە کە لە دەستی قەسەدەدان. هەر بە پێی زانیاریەکانی ئاژانسی فرات هەواڵگری تورکیا گەرانتی داوە با چەتەکانی داعش کە کاتێک ئەوان لە زەمینەوە هێرش دەکەن ئەوانیش لە ئاسمانەوە یارمەتیان دەدەن و بەم شێوەیە هێرش دەکەنە سەر حەسەکە و دێرە زور و ڕەقە. هاوکات دەوڵەتی داگیرکەری تورک وەک هەمیشە سپۆنسەری چەتەکانی داعش دەکات و لەو کۆبوونەوەیشدا کە لە ئەنقەرە ئەنجام دراوە بەرپرسی ئەنجومەنی سەربازی داعش سەباح محەممەد عەلی ئەلحەمۆ داوای لە بەشداربوانی کۆبوونەوەکە کردووە کە هەر ئەمیرێک دەچەتەی سەر بە خۆی بنێرێتە سووریا و موچەی مانگانەیان $800 ئەمریکی لەلایەن دەوڵەتی تورکەوە پێدەدرێت و پێداویستیەکانی خێزانەکانیشیان لەلایەن دەوڵەتی تورکەوە دابین دەکرێت، بە تایبەت یارمەتی خێزانەکانی ئەو چەتانی داعش بکرێت کە لە تورکیا دەژین. ئاژانسی هەواڵی فرات لە زاری سەرچاوەکەیەوە ئەوەشی ئاشکرا کردووە کە هەر یەک لە ئەمیرەکانی چەتەکانی داعش قاسم سەلیم محەممەد ئەلحەنەش و نەوزاد محەممەد عەلی ئەلحەنەش خۆیان پێشنیار کردووە. جێبیرهێنانەوەیە ماوەیەکی درێژە دەوڵەتی داگیرکەری تورک هەوڵ دەدا زیندانەکانی چەتەکانی داعش کە لە ژێر کۆنتڕۆڵی قەسەدەدان ڕادەستی هەتەشە بکرێن. لە حاڵەتێکی پێچەوانەدا هەڕەشەی دەستێوەردان و خستنە ژێر کۆنتڕۆڵی خۆی لە هێزە نێودەوڵەتیەکان و ئیدارەی خۆبەڕێوەبەری دەکات. پێشتریش هەوڵدانێکی دەوڵەتی تورک دژی زیندانی ڕوێران لە حەسەکە هەبوو. سەرنجڕاکێشە ئەو چەتانەی داعش کە بەشداری کۆبوونەوەکە بوون لە ئەنقەرە زۆربەیان عێراقین و خەڵکی مووسڵن. هاوکات حەسەکەش دراوسەی شەنگالە، ئەمەش مەترسی گەڕانەوەی داعش بۆ شەنگال دروست دەکاتەوە لە سەروی هەمویانەوە بۆ ئێزیدیەکان و هەموو گەلانی ناوچەکە مەترسیدارە. ئەوەی جێی سەرنجە ئەوەیە مانگێک دوای ئەم کۆبوونەوەی ئەنقەرە لەسەر داوای هەندێک فراکسیۆنی سونی نزیک لە دەوڵەتی تورک پارلەمانی عێراق پرۆژە یاسای لێبوردنی گشتی پەسەند کرد کە دەیان چەتەی داعش بەر ئەو لێبوردنە دەکەون. ئەمەش لە کاتێکدایە چەند ڕۆژێک بەر لێستا هاکان فیدان باسی لە ڕێکەوتنێکی چوارقۆڵی نێوان تورکیا و عێراق و سووریا و ئوردن کرد
بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی داعش لە کاتێکدا دەوڵەتی داگیرکەری تورک خۆی پشتیوان و هاوکاری ڕاستەقینەی زیندووکردنەوەی چەتەکانی داعش و دەیەوێت بەو ڕێگایە کۆدەنگی دروست بکات بۆ جێبەجێکردنی پیلانەکانی لە سەر دەستکەوتەکانی کوردان لەو چوارچێوەیەشدا ترافیکی بەردەوامی سەردانەکانی بەرپرسانی ئەو دەوڵەتە داگیرکەرە بۆ سووریا و عێراق و ئوردن ڕاستی ئەو پیلانە پشڕاست دەکاتەوە. بەڵێ بەڕێزان گفتوگۆی ڕووداوەکانی ئەم هەفتەیەمان پێشکەش کردن هەر شاد بن. گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ